شێنەوانەی قاچاغی بە مرۆڤەوە دەکەن، شێنەوانەی دەست لە هیچ شتێک ناپارێزن و دەست بۆ هەموو شتێکی نامرۆڤانە درێژ دەکەن. پایتەخت لە بەشی سێیەمی زنجیرە راپۆرتی قاچاقچیە مەترسیدارەکانی سنووردا بازرگانی و مامەڵەکردن بە شیعە ئەفغانیەکان لە سنوورەکانی سلێمانی ئاشکرا دەکات. هەر لەم راپۆرتەدا پایتەخت میدیا ڕێگاکانی هێنانی ئەفغانیەکان بۆ نێو حەشدی شەعبی بە هاوکاری هێزە سلێمانی دەخاتە ڕوو. برادرانی عزیز، سفر دارم در طرف ایران. برآمدم از خانه، بسترایم بود به شانه، قاچاقبرم شیراز بود، نیت کردم ایران. از خانه روان شدم، داخل درگاه شدم، 5 دقیقه در خدمت ایشان و مولا شدم. لەم نێوەندەشدا دوو گەورە بەرپرسی ئۆپەراسیۆنەکان و ئاسایش کار بۆ حەشدی شەعبی دەکەن. ماوەی 2 ساڵە سەرچاوەیەکی باڵا لە نێو هێزەکانی ئۆپەراسیۆنی سلێمانی سەرقاڵی بازرگانیەکی مەترسیداری قەدەغەکراوی نێودەوڵەتیە کاویش هێنان و بازرگانیکردنە بە کرێکارە بیانیەکان و دواتر فرۆشتنەوەیانە بە باند و قاچاقچیە سێبەرەکان. لەم دوایانەشدا ئەو کرێکارانە بە حەشدی شەعبی و بە دیاریکراویش عەسایبی ئەهلی حاق حیزبەکەی قەیس خەزعەلی دەفرۆشرێت. ڕێگاکانی هێنانی شیعە پەرگیرە ئەفغانی و پاکستانیەکان لە ئێرانەوە بۆ نێو حەشدی شەعبی لە دوو ناوچەی باکووری ئەفغانستان و پاکستان و شاری پیشاوەر دەست پێ دەکات بۆ ناوچە سنووریەکانی ئێران. پاشان سنوورەکانی سلێمانی و دواتر ڕەوانە دەکرێن بۆ کەربەلا و میسان و نەجەف و بەغداد. بە نهێنی هێشتنەوەی کارەکە بەهۆی غەدەغە و چاودێری دەستگا هەواڵگیریەکانی ئەفغانستان و هەواڵگری پاکستان و ئەمریکاوەیە. بەهۆیەوە شیعە پەرگیر و توندڕەوەکان دوو هێڵی مەترسی دەبڕن تا دەگەنە نێوخاکی ئێران و هێزەمنیەکانی ئێران وەکو دەستێکی ئەمین. دواتر دەیانگەین ناسنوورەکانی سلێمانی و دەستی ئەو هێزەمنیانەی ناوچەکە کە سنوورەکانیان لە ژێر دەستدایە. داخل نەکردنی ئەو کرێکارانە لە سنوورەکانی عێراقەوە پەیوەندی بەو یاسایەوە هەیە کە عێراق لەگەڵ نەتەوەی گرتوەکان واژۆی کردووە و ڕێگری دەکات لە دەربازبوونی کرێکارانی بیانی. هێنانی کرێکارە بیانیەکان لە پاکستان و بەنگلادیش و ئەفغانستانەوە بەشێکیان بەو کۆمپانیانە سپێردراون کە نزیکن لە هێزەمنیەکانی سلێمانی و بەوەش بەرپرسانی ئەو هێزانە مانگانە ملیۆنان دۆلاریان دەست دەکەوێت. شوێنی داخلکردن و هێنانی ئەو شیعە ئەفغانیانە بریتیە لە ناوچەی هەورامان و هانەیدن، دەرەوەی مەڕ لە پێنجوێن، ناحیەی گەرمک و بناوە سووتە، دواتریش ناوچەکانی غەڵاتزێ و شیوە سووری شارباژێر. دیاردەی قاچاقی کەسانی بیانی و بە تایبەت ئەم گروپانە بەردەوام لە زیادبووندایە. ئەمەش بە هۆکاری ڕێکەوتنی ئیتلاعاتی ئێران و هێزەکانی ئۆپەراسیۆن و هێزەکانی پاسەوانی سنوور کە کوردن و لە بناغەدا سەر بە حکوومەتی عێراقن. لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا دەستگای ئاسایشی نیشتیمانی ناسرا و بە هەواڵگری عێراقی 2 جار راپۆرتی وردی لەسەر ئەم بابەتە ئامادە کردووە. بەڵام بەهۆی باڵادەستی گروپە تایبەتەکەی غەیس خەزعەلی بابەتەکە بە نهێنی هێڵدراوەتەوە. لەم بازرگانیە قورس و مەترسیدار و نهێنیەدا جگە لە بەرپرسانی هێزەمنیەکانی سلێمانی لە ئاسایش و ئۆپەراسیۆنەکان بەرپرس و کاربڕێکەرێکی هێزێکی باڵادەستی سنووری پێنجوێن هەیە بۆ ڕایکردنی کارەکان. ئەم کاربڕێکەرە لە بەرامبەر تێپەڕاندنی هەر کرێکار و ئەندامێکی گروپەکەدا 500 دۆلار وەردەگرێت. دوایەوەی بێترس بە بازگەکانی ئاسایشدا دەگەنە سلێمانی و بە ئینتفاق دەهێڵدرێنەوە بۆ ماوەی هەفتەیەک. دواتر ئامادە دەکرێن و دەخرێنە نێو چەند پاسێکی گەورەی گەشتیاریەوە. دواتریش بە ناوی زیارەتکارانی شیعە لە کەربەلا و سەعدیە و مەندەلیەوە بێەوەی لە هیچ بازگەیەک بوەستێنرێن ڕەوانەی بەغداد دەکرێن. بەرپرسانی ئۆپەراسیۆن و ئاسایشی سلێمانی لەم بازرگانیە پارە و پشکێکی گەورەیان دەست دەکەوێت. ئەمە جگە لە هێشتنەوەی هاوپەیمانی و نزیکایەتی لە 8 هێزە ئەمنیە ئێرانیەکان و ئەوەی کە لە بەرامبەر هەر کەسێکدا بڕی 1 دەفتەر دۆلار وەردەگرن. بەپێی زانیاری و بە دوواداچوونە تایبەتەکانی پایتەخت میدیا جگە لەو کرێکارانە ساڵی پار بەرپرسی ئۆپەراسیۆنەکانی سلێمانی چەندین جار ئەو کرێکار و کارمەندە فلیپینی و بەنگلادیش و نیپاڵیانەی لە سلێمانی ماوەی مانەوەیان تەواو دەبوو دەیخستنە ناو چەند پاسێکەوە و لەسەر سنوور دایدەنان. دواتریش هەر خۆی داخلی دەکردنەوە تاوەکو لەو ڕێگایەوە بڕێکی تر پارە لەو کۆمپانیایە وەربگرێت کە بەرپرسە لە هێنان و مانەوەی ئەو کرێکارانە.
ئەم جۆرە بازرگانیکردنە بە مرۆڤ بە یەکێک لە مەترسیدارترین بازرگانیەکان دادەنرێت و لە دنیادا لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکانەوە سزای قورسی بۆ دابین کراوە. ئەمە جگە لەوەی هێنان و ئاسانکاری بۆ هێزە میلیشیا و عێراقیەکان و مامەڵەی ڕاستەوخۆی ئەمنی لەگەڵ ئیتلاعاتی ئێران یەک لەو مەترسیانەیە کە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی سلێمانی بووەتەوە. لە حاڵەتی تەواو ئاشکرابوونیشی دوور نییە و هێزانە نەخرێنە لیستی ڕەشی مامەڵەکردنەوە.